ڕزگار بوویەکی دەستی داعشە لە نوێمین ساڵیادی جینۆسایدی ئێزیدەکان بە دڵێکی پڕ لە خەمەوە چیرۆکی ژیانی خۆی و کچان و ژنانی ئێزیدی دەجێڕێتەوە کە چۆن لەلایەن ڕێکخراوی تیرۆریستانی داعشەوە ئازار دراون. از وەکو کەچێکە کە گرتی ئەس تقریبان 5 ساڵە دەستی داعش دەمایم مگەلک دڵم دیت مگەلک زەحمەت دیت از هاتما كرين وفروتن از هاتما قالك نوع عذاب مديتن وكو كرين وفروتني وكو اختصابي وكو ليداني وإيرو أزبوان كاتشو جند ما وزارود ما تشاعرم هكا إيرو بنا النحسال الويد المزوريدا هيج تعايشن سەرۆکی ڕێکخراوی یەزدا دەڵێت دوای 9 ساڵ تا ئێستاش چارەنووسی هەزاران لە کچان و ژنان و هاوڵاتیانی ئێزیدی نادیارە ئەوانەشی ڕزگاریان بووە لە ژیانێکی سەختی ئاوارەی ژیان بەسەر دەبەن. 9 ساڵە ئەوە جێنۆسایتە بسەر ئێزیدیاوە هاتی و 9 ساڵە هیچ نیڤەکە ئێزیدیابی تر کە بژە هێشمار الوان چادرادا والوا خیڤادا هیچ ماینە و ژیانەخوا دەرباست کن مع كل أسف شعالیە خزمەت گۆداریەوە تشتێک ژیانە کەمپادا ژیانە نێفشادرادا یان نەباشە نزیکە 2700 هیچی ڕەڤاندی لە دەستی داعشدا لە کەمپا هۆلێ لە سووریا لە ترکیا بەلاو بووینە ئەم داخوازەمە یەکیشوان داخوازە و ئەکە UN بێ حکوومەتە عراقی و ڕێکخراوی ناودەوڵەتی و مەحەلیژی ئیدهاری کار بن خەڵکێکی ڕێزگار بکن. لە 3 ئابی 2014 ڕێکخراوی تیرۆریستانی داعش شەنگال و دەوروبەریان داگیر کرد کە بەهۆیەوە هەزاران هاوڵاتی بێتاوان لە منداڵ و ژن و پیاو بوونە قوربانی و نزیکەی 400,000 هاوڵاتیش ئاوارە بوون. هەر بەم هۆیەوە تیرۆریستانی داعش 6470 هاوڵاتی ئێزیدیان ڕفاند کە تا ئێستا لەم ژمارەیە 3568یان ڕزگار کراون و 2849یان تا ئێستا بێسەر و شوێن و چارەنووسیان نادیارە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.